وەرزی بەهارە و کاتی پێگەیشتنی جیابەهاریەکانە. لێرە لە دەڤەری سۆران ساڵانە چەند ڕۆژێک دوای نەورۆز جیای کوێستانەکان پێدەگەن و هاوڵاتیان ڕوو لە ناوچە شاخاویەکان دەکەن بۆ هێنانی جیای بەهاری. ئێرە بازاڕی تایبەت بە جیابەهاریەکانە لە قەزای سۆران. لێرە جۆرەها جیای کوێستانەکان لەلایەن هاوڵاتیانەوە دەهێنرێت و لە بازاڕ دەفرۆشرێن. بەرێ چوومە شاخی ڕێواس مێهینە ئەو ڕێواسە نازدارم هینایە پۆنگە هاتیە کاشمە هاتیە ئەوە قاشمەیە ئەوە لوشە ئەوە کاردیە کورادەن هینە بوو ئەوە ترشۆکەیە ئەو جانێ هەنە و ئەوە لە شتانی بارەکایەتی لە مەتیقەی گوندە ژۆری واللهی ئەوانە بۆعاردی ناکەونە خەرک زۆر جوانێ بات و بازاریانی خۆشە و لەخوای بە زیادی بی زۆر زۆر باشە لۆ فەقیری وەزعەتی زۆر باشە والله ئەوە ڕێواز ڕۆژانە والله بە 1500 بە دویە لۆژ بە 2000 کاردی بە دوو دەسک بە 5000 ئەوە دەشتی بە 1000 ئەوە دەشتی بە 500 تێگەشتی ئەوانە هەموو ئەو جیانە دینین بەردەوام. ئەمساڵ بەشێک لە کوێستانەکانی دەڤەرەکە بە تایبەت کوێستانەکانی دەڤەری برادۆست بەهۆی لەشکرکێشی تورکیا بۆ ناوچەکە جۆرێک لە نائارامی تیادا بەدی دەکرێت. هاوڵاتیان ناتوانن بسنە کوێستانەکانی برادۆست. ئەمە شوای کردووە کاریگەری لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان هەبێت. تۆپبارانی تورکیا زۆر کاریگەری کردە لە سەو ژانە لا خۆ جاوچتوی لە لای مەنتقەی سیدەکە لای ئەو سەرەوە داد بەس ئێستا لەبەر تۆپبارانی نایێت کم دێت لەگە بچن بە ترسە چن دینێت. هێنانی جیابەهاریەکان ماندووبوون و ئەزیەتی زۆری هەیە. بە جۆرێک وەک جیاکۆکەرەوەکان خۆیان باسی لێوە دەکەن بەیانیان زوو لە ساسەی بەرەبەیانەوە ڕوو لە ناوچە کوێستانیەکان دەکەن. وەرز و کاتەکانی ساڵ نیشانەی ئاڵوگۆڕی کەش و هەوا و زیندووبوونەوە و مردنی جیا و گژ و درەخت و بەرووبوومەکانن. بەهار سەرەتای پێگەیشتن و سەوزیە. لەم وەرزەدا لە سەرزەمینی کوردستان جۆرەها بەرووبووم و خۆراکی جیایی سەرتاسەری دەشت و دۆڵ و چێوەکان دەتەنێ و دەبێتە سەرچاوەی بژێ و گوزەران بۆ مرۆڤ و گیانلەبەران بەگشتی. شاعریش لە وەسفی ئەم وەرزەدا دەڵێ لە وەرزی جوانی بەهار سەیرکەن دەشت و کۆسار هەمووی هەر گوڵستانە خاچی ئەم کوردستانە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.